بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستای بەڕێز خۆشحاڵم. طبعا جەنابتان لەوە گەورەترن کە ئێمە قسەتان بۆ بکەین، بەڵام تەنها وەکو تەذکیرەش فەذەکر فإن ذیکرا تەنفع المؤمنین. خی گەورە سەرکەوتوتان کە منتان زۆر کە من کاچمە ناو مؤتەمەرە عالمەکانەوە خۆم بە بچووکتر لەوان نازانم، بەعکسەوە ئەوەی کە ئەوان پێیان ئەڵێن گایدلاین و ئەو ئێوان پێیان ئەڵێن بایبڵی طبی کە ئەنجیلی طب و پزیشکیە، ئێمە قساکەین و ڕخنیان لێگرین و بە بەڵگەشەوەی سلمێن. بەڵام کە لەگەڵ جەنابتانە قساکەم ڕاستی من شەرمەزارم منێک کە خەریکی دنیا و طب و دوور لە قورئان و باسی قورئان بۆ جەنابتان بکەم. وغير تقي يأمر الناس بالتقى طبيب يداوي الناس وهو عليل. ئەگەر منێ قسە بۆ جەنابتان بکەم وەکو دکتۆرێک وایە خۆی نەخۆش بێ و چارەسەری نەخۆشیشکە. ئەوەی کامێ باسی کەم خۆشەویستان قورئان و گۆڕانە. ئەمانەوێ بزانین ئەو قورئانی کە لە بەردەستی ئێمەیە ئەو گۆڕانکاریی دروست کردووە کە لە سەردەمی زێڕینی سەحابەیە دروستی کرد. ئەگەر دروستی نەکرد کەواتە بێ ئەم قورئانە گۆڕاو بێ. وەنەعوذ بالله قورئان لە گۆڕان و لە تەحریف کە ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافظون. کەواتە ئەبێ ئێمە و دڵەکانی ئێمە گۆڕابن. ئەگەر قورئان نەیتوانی بێ ئێمە و ئەجیالی ئێمە بگۆڕێ کەواتە شکستەکە ئێمەین محامیەکی فاشلین بۆ قەزیەیەکی حەق نەمانتوانیە وەکو پێویست کەیسەکەمان سەرخەین. ئەو قورئانەی کە پێشتر هات بۆ ناو سەحابە جیلێکی شوانی نەخوێنەواری هیچ نەزانی کزینە بەچاڵکەری عەرەخۆری سەرخۆشی بێ ئاگای ژێردەستەی ئومەمی کرد بە شوانی گەلان. هەر ئەو قورئانە نییە بەڵێ، بەڵام جیاوازەکە چییە؟ جیاوازەکە ئێمەین. قلتم أن هذا قل هو من عند أنفسكم. وتمان چۆن شتی وا بێت؟ وتمان ئەوە خۆمانی خەڵەتەکە لە خۆمانەوەیە. ئەو ئافرەتەکەیە یەکێ لە سەحابەکان، یەکێ لە ئافرەتە سەحابیەکان کە چێتە دەرەوە بار و بنەی پێچاوەتەوە ئەیوێ سەفەر کات، عومەری کوڕی خەتاب بە کافری ئەبینێ، عومەرە فەرمێ بۆ چۆ؟ فەرمێ ڕۆین سەری خۆمان هەڵەگرین لە داخی ئێوە لە تاو زوڵم و جەور و ستەمی ئێوە، هەڕۆین شاتان بۆ چۆڵەکەین و مەکەتان بۆ چۆڵەکەین. عومەریش تۆزێک نەتوڕابێ نەلێیە نەعەزیەتەیە کە هەر پیشەی وا بووە، چکە دایمە کابرایەکی سەرخۆش بووە کە ئەگەڕێتەوە لە پیاوە کە ئەمڕۆ عومەرم بینی هەر لە خۆی سۆزی جوڵا زۆر بەلامەوە سیر بوو. ئەڵێ تۆی بڵێ چی؟ وەڵڵاهی کەرەکەی خەتاب موسڵمانە بێ عومەر موسڵمانە، گوێ درێژەکەی خەتاب ئەو موسڵمان ئەبێ عومەر موسڵمان نابێ، چاوەڕێی چی لە عومەرەکەیت؟ هەر ئەو عومەرە بوو کە هاتە ماڵی زاواکەی و خوشەکەی فاتیمە تی ئادێ ئەوەی کاتان خوێنە بۆ بخێنەوە. هەر ئەو تاهایە نییە؟ ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى الرحمن على العرش استوى له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى. هر أونية تاقات أويك إنني أنا الله لا إله إلا أنا فاعبدني وأقم الصلاة لذكري. هرم آياتانا نبو عمري كرب إنسان إكيتر، عميري كرب عمري أميري مؤمنين كردي بخاوني حكمت كوات خوش بيستكانم ناكري إيما تەنها خەریکی قورئان بین، چەند حافظمان هەیە، چەند قورئانمان لەبەر کردووە، چەندمان قیرائات ئەزانێ،
چەندمان ختممان کردووە، چەند ناومان لەبەردەسایە، ئەبێ بڵین چەند فیگەر و چەند عومەر و ئەبوبەکرمان پەروەردە کردووە. ئەمە گرنگە بەلای ئێمەوە. ئەم گۆڕانکاریە چییە کە لەوانە هەبوو لە ئێمەیان نییە و ئەمانەیە دروستیکەین؟ بۆیە ئەگەر گۆڕانکاریەکان نەگاتە دڵ، وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. ئەم خێوەتگەی کە ئێستاکەنە گیراوە. ئەمە سنەتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جندوبی کوڕی عەبدوڵڵاه لە سنەنی ئیبن ماجەیە فەرمێت كنا شبابا حزاورة كنا مع النبي صلى الله عليه وسلم فتعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن فتعلمنا القرآن فزدنا إيمانا. فەرمێ کۆمەڵی گەنج بووین، تازە پێگەیشتین، تازە قووەتمان پەیا کرد، مراهق بووین لە خزمەتی پێغەمبەری خوایە، دیارەمانە لە بەسرەوە هاتبوون، نزیکی 3 هەفتەیەک وەکو خەڵوەتگەیەک وەکو خێوەتگەیەک مخەیەمێ لە خزمەتی پێغەمبەری خوایە بوون صلی الله عليه وسلم. دوای پێغەمبەری خوا بینی بیری کە سوکارەکەمانەکەین، فەرمی بگەڕێنەوە بۆ لای کە سوکارەکانتان، ئەوەی کە لێرە فێر بوون بیجێڕنەوە، صلوا كما رأيتموني أصلي، ئەو نوێژەی کە لە منتان بینی ئەو نوێژە نەقڵکەن. جا فەرمێت پێش ئەوەی کە فێری قورئان بین فێری ئیمان بووین، دوای فێری قورئان بووین ئیمانمان پێی زیاد کردەوە دیسانەوە. کەواتە ئەو مناڵە ئەو گەنجە ئەو خەڵکێک ئێتە بەردەستی تۆ ئەبێ جارێ فێری ئیمانەکە بێ، ئەبێ خوا بناسی وەکو خۆی، جارێ خوای پێ بناسیێنێ، ئیمان بە خوا، ئیمان بە ڕۆژی دوایی، ئیمان بە پێغەمبەران، بە کتوب، بە قەدەر. ئەمانە گرنگە خۆشەویستەکەم. کابران نەڵێ وەڵام من هەموو قورئانیشم لەبەرەو فیشکەی جگەرەی بێ، نەڵێ قورئانم لەبەرەو نەزەر کات، نەڵێ قورئانم لەبەرەو بە کەیفی خۆی لەناو موەسسەسەکەیە بێت و بچێت تێکەڵی لەگەڵ ئافەتاکە بەلایەوە طەبیعی بێ. ئەوەی کە لێرە ڕووەدا خۆشەویستەکەم قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون. ئەوەی کە ئێمە بیکەین ئەهلی قورئان بیکا جەریمەیە، چکە تۆ خۆتە بە قورئانە هەڵواستیوە، لەبەرەوە نابێ لێرە خەلل ڕووبە. تۆ بە حساب حاملی قورئانی ناکرێ ئێمە ناوێکی گەورەمان لە خۆمان ناوە، بەڵام لە ناوەخنە ئاوان نەبین، پێمانەوە دیار نەبێ، ڕنگ و بۆی نەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە وفاتی کرد چەند سەحابە هەموو قورئانی لەبەر بوو؟ ئەدی ئێوە پێم بڵێن 4 سەحابە هەموو قورئانی لەبەر بوو، نەک زیاتر، بە هەمویان 4 سەحابە بوون. دواتر فەرمێ ئێمە ئەچوین 10 ئایەتمان وەرەگرت لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، 10 ئایەت، 10 ئەرک، 10 هۆم دیوتی وەرمانەگرت، 10 ئایەت جێبەجێمانە کرد، لە خۆمانە تەطبیقمانە کرد، لەبەرمانە کرد، ئینجا ئەچوین 10 ئایەتی ترما وەرەگرت. ئەمانەیان بە ئەرکە زانی، ئەمانەیان بە هۆموۆرکە زانی، ئەمانەیان بە مەنهەجە زانی، نەئەچوون هەمووی بە یەکجار با بە کۆڵیا. بۆیە خوای گەورە کە باسی پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. أي محمد ئێمە وقرآنا فرقناه على الناس لتقرأه على الناس على مكث. بۆیە ئاوا نردومانەتە خوارەوە بۆ ئەوەی کە دڵی پێ سابت بکەین، واتە دڵی پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم پێویستی بە سەبات بوو. وقالوا لولا أنزل عليه القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. دڵی محەممەدە بێ پێویستی بە تەثبیت بێ، قوربە سەر دڵی ئێمە کاتە ئەم قورئانە هاتووە دڵەکان تەثبیتکە. بۆیە 23 ساڵ قورئان بە مەرحەلە هاتە خوارەوە بۆ ئەوەی کە سەحابەکان فێرکە، هەمووی بە یەکجار نهاتە خوارە وەکو ئەلواحی موسا و بیان ناتی بڵێ ئەو قورئانەکەی خۆتان چۆن جێبەجێکەن جێبەجێکەن على مراحل. بۆیە دڵی پێغەمبەری خوا، دڵی سەحابەکان دڵیان پێی خۆشە بوو. ئەی پێغەمبەری خوا ئەمشەو چیما بۆ دابەزیوە؟ پێغەمبەری خوا ڕۆژە بێتەوە ئەگری. ئەی پێغەمبەری خوا بۆچی ئەگریت؟ لقد أنزل علي الليلة آية ويل لمن قرأها بلسانه ولم تعقلها قلبه إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. دروستکردنی ئەرز و ئاسمانەکان و سوڕانی شەو و ڕۆژە ئاەت و بەڵگەن بۆ کەسانەیە کە عەقڵیان هەیە و بیرەکەنەوە. وەیل بۆ کەسێکی ئەیخوێنێتەوە بە زمانی. چەند کەس ئەم وەیلەی بەرەکوێ لە ئێمە، چەند کەسمان شایستەی ئەمە ئەبین،
چەند کەسمان شایستەی ئەوا بین کە خوای گەورە پێمان بڵێ ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني وإنهم إلا يخرصون زۆریان هەیە قورئان خوێندنەوە هیچی لێ تێناکەن هیچی لێ حاڵی نابن لەبەرەوە ناکرێ حاملی قورئان خەلەلی تیابێ ئەکرێ من خەلەلم تیابێ من خۆم بە ئیدعای ئەوە ناکەم بەڵام ئەوەی کە ئیدعای ئەوە ئەکات ئەبێت قورئان بیگۆڕێ ئەگەر قورئان نەیگۆڕی یان ئەبێ واز دە قورئانەکەی بێنێ یان بوازە دڵەکەی بێنێ هەتا ئەبێ ئینکاری دڵی خۆی بکە ئەنکەرنا قولوبەنا ئەگەر نەیکرد معنای وایە ئەم قورئانە ئەو قورئانە نییە کە بۆ سەدڵەکان دابەزیوە ئەم قورئانەی کە خوای گەورە فەرمێ لەو ئەنزەلنا هذا القورئان على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله ئەو قورئان دڵی محەممەد نەبێت چ دڵێکی تر تحملی ئەوە ئەکات ئەگەر بەسەر ئەو شاخانەیە بباریایە بەو ملیار تەنەوەی کە هەیەی ئەو شاخانە بوون بەکل تفروت و نائەبوون ئێستا کە نافەرمێ نەزەلەه على قەلبیک ئەو قورئانە بۆ ئەسەر ئەو دڵە هاتووە ئەو قورئانە ئەو دڵە نەگۆڕێ چی ئیسفادەیەکی هەیە کان وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەم پەتەیش هەیە کان و یافرەتێکی ئیماندارە شەو دانیشە شەو نوێژەکە تی خوای گەورە لە تعزیبدانی ئەم ئافرەتە غەنیە باکە خەوی هەڵ بخەوێت قورئان بە غەفڵەتەوە ناخوێنرێ قورئان بۆ خەواڵوو نییە و لای لایەوە بۆ بکە قورئان بێت تەسیل لەسەر دڵەکان بکە کاتێ خوێنت هەمووی مووی لە شەد ڕاست بێتەوە ئەدی لە چ ئاەتێکاوە هاتووە وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا بلى تخشعر منه جلود الذين يخشون ربهم ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله ئەگەر قورئان ئەم کاریگەری دروست نەکرد کەواتە ئەو قورئانە ئەو ڕۆحانیە کە خوای گەورە فەرمێ أنزلناه روحا من أمرنا أي محمد إما الروح ما بونا بيت أتي محمد تو بروح بيت لا شيء كي بيت أو خلق لا شيء كي مردوبه كفيوتي عصر جاهلية بلى إن الله نظر إلى أهل الأرض فمقتهم عربهم وعجمهم إلا بقايا من أهل الكتاب خوي قورا سيدي أهل أرض كي بيجوا القرآن دابزي رخي لهموي خلقت إلا توزي خلقك عقيدة باق نبي لأهل كتاب حتى وكو قرآني بو ناردن كقرآن هاد إنجا قرآن كاري دروز بو إنجا قرآن بو بنان بو بروح بو بجيان بو بهمشتك نهى رسول الله صلى الله عليه وسلم عن الوصال تخوى ما مثلا من جنازان بس يو مشكلة حديثا بحلكن پیغمبری خوا صلی الله علیه وسلم نهی کل لەوەی کە ویصال بکرێ ویصال چییە؟ بەڵێ گەیاندنی ڕۆژوو بە ڕۆژوویەکی تر یعنی دوو ڕۆژ بەسەرێکەوە بە ڕۆژوو بیت باش تارەتی یەگەین وتیان یا رسول الله ئینەکە تواصل ئەی پێغەمبەری خوا تۆ خۆشت ڕۆژەکان گرێ دەیت دوو ڕۆژ سێ ڕۆژ بەسەرێکەوە بە ڕۆژووە بیت جواب قال أنا لست كهيئتكم أنا أبيت عند ربي يطعمني ويسقيني يوم يكون بلا ما أصير بلا بلا جانا بارك الله كواتە سێمیان ئەرجەحە بۆچی سێمیان ئەرجەحە پێغەمبەری خوا نەئاو نانی بۆ هاتووە وەکو مەریەم لە میحرابا و بیخوات چونکە ئەگەر وا بوایە ئەیوت ئەنا لا واصل أنا أبيت عند ربي يطعمني ويأتيني أكل أو طعام من الجنة نافرمي من مواصلة نافرمي أي كم نافرمي نانا خوم ئەگەر ئەڵێن پێغەمبەری خوا تۆ ویساڵەکەیت چۆن پێغەمبەری خوا ویساڵەکات خواردنی بخواردای ویساڵ نەبوو معناش بۆ کە حەدیسەکە نەئەمایەوە چونکە پێغەمبەری خوا لە بینەکەیان نانی خوارد و خەڵکی تر نانی پێغەمبەری خوا لە ئاسمانەوە هەم نانی خەڵکە سەر ئەرزا بوو تەواو کۆتای بە قەزیەکە هات پێغەمبەری خوا نافەرمێ من ویساڵ ناکەم
ئەفەرمێ من خوای گەورە نان و ئاومەیاتێ. نان و ئاوەکەی چی بوو؟ نان و ئاوەکەی ئەو قورئانە بوو، ئەو ذیکرە بوو. بۆیە خۆشەویستەکەم قورئان بۆ بەم زیکری ئێمە کە بە زۆر لەسەر کتێبەکەمان هەڵسێن بڵێن نانەکە حازرە، خواستە نانەکە بخۆ. فەرمەیەکی لە تابعین خەریکی قورئان بوو، خەریکی تەفسیر بوو، هەر ئەینووسی بە خێزانی وتی تخوا بچیم و نانە بۆ حازرکاڵە کە کەوتە ناو تەفسیر و هینەکەوە خێزانی هات کەوچێکی کرد بەدەستێەوە، دەستی کرد بە نان پێدانی. دوای کە تەفسیر و قورئانەکە تەواو بوو وتی ژنەکە پێم تی و نانە بێنە. تی پیاوەکە نانەکە و خوارد. تی نان بخوارد؟ بخواگام نەخۆم. سبحان الله، پێشەوەی کە بەنانەکە تێر بێ بە زیکرەکە تێر بووە. ئەم زیکرەیە، ئەم تەقەلوباتەیە، ئەم گۆڕانکاریەیە کە ئەبوو بەکر ئەگەڕێتەوە لە ڕێگە ئیبن مطعمی بینێ ئەڵێ ئەبوو بەکر پیاوی وەکو تۆ چۆنێ بێ لە مەکە دەرکرێ، ئەیژێڕێتەوە فەرمێ بڕۆ لە ماڵەکەی خۆتا عیبادەت کە. فەرمێ دوایی ئەبوو بەکر مزگەوتێکی بچکۆلی لە حەوشەی ماڵەکەی خۆیان دروست کرد. اینجا فەرمێ خەڵکی گەنج و مناڵی مەنتەقەکە ئاواتی ڕژا بوون، هەر هەمووی لەسەری کۆ ببوونەوە. ئاتن گویان لە قورئانە گرت وەکانە ڕەجولا ئەسیفا. پیاوە زۆر گریا. وتیان کاکە ئەگەر ئەبوو بەکر نەچێتەوە ماڵەکەی خۆی، سەیرەم شەڕتەکە، لە ماڵەکەی خۆیان قورئان نەخوێنێ، ماڵ و مناڵمان گوێی لێ بێت، پەناکەت قبوڵ نییە، ئەبێ ئەبوو بەکر وازدەمکارە بێنێ. ئەبوو بەکر لە پەنای کابرای عەشیرەتەوە دەچوو، دەچمە پەنای خوای گەورەوە. یعنی تەنانەت ئەوان ترسیان هەبوو لەوەی کە خەڵکی گوێی لە قورئان بێت. سبحان الله، ئەمڕۆ قورئان بەو هەموو ئەسواتە، بەم هەموو دەنگە، بەم هەموو تەفسیرە، بەم هەموو قسەیە، بەم هەموو مەنهەجە، بەم هەموو کتابە هەیە. بۆ نەماتوانیوە هاوشێوەی هەڵگری ئەم قورئانە نەجارێکتر دروستکەینەوە، کەواتە بێ بە مەنهەج و بە پەروەردی خۆمانە جارێکتر بچینەوە، بە جارێکتر ماڵەکانی ئەرقەم دروستکەینەوە، ئەبێ جارێکتر پەروەردی محەممەد لە خۆمان ئازینۆکەینەوە صلی الله علیه وسلم، ئەبێ جارێکی تر محافظە لەسەر ئەمە بکەینەوە. من لە مرکز سوودان لەقەربم دکتۆرێکمان هەبوو پێوترا دکتۆر زیاد لە جنوبی ئەفریقیا، و جنوبی ئەفریقیا یعنی ئەوروپا، ئەو نەپێشکەوتووە لە تەکنۆلۆژیایە. کابرایە بوو کوڕێکی باڵا بەرزی جوان کە قسەم لەگەڵا کرد، بە سەلام ێزانیم، سەلام عەلەیکم وعەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاه الله. دای بە ئەنگلیزی قسەمانە کرد. دکتۆری جراحەی دڵی مناڵان بوو، بەس سێ تەخەسوسە وردە کە لەو کاتەیە گەنجێ بوو. ڕۆژێکان نوێژمانە کرد لە خەستەخانە، پێشیان خست، منیش باشەوە کەسێکی تیان نییە لەم هەموو عەرەبە لەو باشتر قورئان بزانێ یاخود ئیمامەتی بکە، کەم با بەتۆڵێکیوە هەموو قورئانی لەبەرە. سبحان، دوای پێم وت تۆ لە قورئان تێگەیت؟ you know just I feel it، بەس هەستی پێەکەم. یعنی لەگەڵ قورئانە تەفاعولێکی کرد بەبێ کە معناکەی بزانێ. هەستێکەکەم قورئان لەسەر ئەوتاری قەلبی ئیشەکات. ئەم قورئانە چۆن جارێکی تر بێتەوە ناو ئەم کایەیە، چۆن جارێکی تر ئەم قورئانە بیکەینەوە بە مەنهەج، بیکەینەوە بە پەیام. وەڵی خۆشەویستان، قەسەم بە پەروەردگار، هەرچی لە تەنمیی بەشەریا باسەکرێت، هەرچی ئەمڕۆ خەڵک کردوێتی بە عیلم و هێناوێتی پێمانە فرۆشێتەوە، هەرچی ئەمڕۆ ئیدارە و کارژێڕی و اقتصاد و دار و بەردی پێجیاکرێتەوە، قەسەم بە پەروەردگار سەرداوێکی لە قورئانە هەیە. بەڵام بەداخەوە ئێمە پێی نەگەیشتوین، ئێمە لێی نازانی. یعنی سبحان الله، ئاەتێکە خوێنیتەوە ومن يؤمن بالله يهدي قلبه، هاتێکی خۆشەوە نییە. قیرائەتێکی تر ومن يؤمن بالله يهدأ قلبه. الله، دڵی ئارامە بێتەوە. عجیبە. یعنی لە قیرائەتەکەش یا سبحان الله چێژێکی تر و هەستێکی تر و خۆشێکی ترمان بۆ دێ. بۆیە ئەم دڵانی کە قورئان ئاوەدانیانەکاتەوە سەحابەیە ناتۆ بڵی پێغەمبەری خوا دڵم ێشێ، سنگ تەنگە، بێتاقەتم، هاتۆ تویتی قەرزارم، هاتۆ تویتی خەفەتم هەیە، هاتۆ تویتی مشکلەیەکم هەیە.
بەس کەس کێشەی ضیقی نەفسی نەبووە. هیچ لە سەحابەکانی پێغەمبەری خوا کێشەی دەرونیان نەبووە. چونکە کە دڵیان بۆ قورئانە ئاوی خواردوێتەوە فعلا غذا بووە، فعلا ڕۆح بووە، بەو لاشەیەیان نەکراوە. هەمووی قورئانێکی حی بۆ بەسەر ئەرزا گەڕاوە. بۆیە ئەبێت ئەو کەسانی کە حاملی قورئان جیاواز بوو لە بازاڕا بیان بینی بڵێ بخوایە ئەو پیاوە بەپێی ئەو ڕۆیشتەی کە ئەڕوا ئەو مامەڵەی لەگەڵ خەڵکای کە بخوایە ئیمانەکەی زۆر جیاوازە لە خەڵک. توانین ئاوا بین بۆ خوای ئاوا سەیری کە بۆ خوای پیاوە لەو چێ 15 زئی لەبەر بێ یەکسەر گێچەکە بیخوێنێتەوە بەخوا و پیاوە 10 زوئی لەبەرەها ئەوەیان حافظ قورئانە پێوەی دیارە حافظ قورئان. ئاومان لێ هاتووە ئافرەتێکی بەریتانی لەسەر یەکێ لە کۆنتڕۆڵەکانی بۆردەری ڤیزای بەریتانیا ئەڵێ هەموو ساڵێک جەماعەتی تەبلیغ ئەوانەی کە پەیامی قورئانیان نەگەیان خۆیانە کرد بە وڵاتەکەیە و هاتنە ژوورە و سەردانیانە کرد. ئەڵێ ئەوە بە ئەدەب بوون ئەو خەڵکانە، ئەوە محتەرەم بوون، ئەوە چاک بوون، بەڕیشێکەوە ئاهاتن و حکومەت یەکسەر ڤیزەی بۆ لێیان و جوازیانێ و مۆریە کردو ی بڕۆن ژوورەوە. خەڵکێکی زۆر بێوەی بوون. ئافرەتێک ڕۆژێک کۆمەڵە لەمانە ئەگرێ ئەڵێ ئەمانە بۆ تەفتیشکە هاتوون تەبلیغکەن بە حساب، هاتوون قورئانیان پێ و پەیامی خوا بڵاوکەنەوە. ئەڵێ ئەمانە بۆ تەفتیشکەن ئەم ڕیزانی پێشەوەی کەیساک ئەو ڕیژ درێژانە کە تەفتیشیانە کرد کەسی دەکەن یەکی یەک تۆپە و تلیاکیان پێ هێناویانە ساغیکەنەوە. خوای جلوبەرگ هەر هەمان جلوبەرگەیشم پێی ئەڵێن تۆ زابطێکی زۆر لێ هاتوویت چۆن زانی و ئەمانە شتیان پێیە؟ ئەڵێ ئەمانە کە ئەم جارە هاتن جیاواز بوون لەوانی پێشوو. ئەوانەی پێشوو کە ئاهاتن ئاوا سەریان داخست جوازەکانیان ئاوا مۆرمانە کردو چوونە ژوورەوە خوا نەکایەکێ سەری بەرزکاتەوە. ئەمانە کە هاتوون ئاوا چاویان بڕی بۆ چاوم ئاوا سەیریانە کردم بەخوا ئەمانە لەوانە نی ئەمانە تەفتیش کرد. جیاوازێکە چەند زۆرە ولتعرفنهم في لحن القول يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. بخوا برامي بين نەک لەحنی قەول بێ لەحنی مۆبایڵەکەشتان جیاواز بێ ئێوە بێ لە خەڵک زۆر جیاواز بێ بۆی خەڵک بڵێ ئەمانە چین ئەمانە جیلێکن لە سەحابە زین و بوونەتەوە پێ وا بێ کە نا ئەم تەدەبورە و ئەم بیرکردنەوەی لە قورئان نەبێ. بخوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نافەرمێ إني أحب أن أسمعه من غيري. دێستا کە نێو بێنە بە شای خۆتان هەموو جارێ لە مەجلیسێکا کە قورئان بە مناڵێک هەڵێنەوە ئەم سەودەتان تۆبار کراوە لە قیامەتا بۆ پێغەمبەری خوا لێدرێ. گریمان لە مەجلیسە سێ چوار کەسێکەیە پێغەمبەری خوای تیا نییە صلی الله عليه وسلم. ئێستا جووی لێت نییە ئێستا جووی لێت نەبێ خۆ لە قیامەتا جووی لێ ئەوە بزانم چوو بە باسەکەت ئەوە بزانم چۆن قورئانە فێری ئەو مناڵانە ئەتوانیت بە هەمان ئێستا ئەوەی کەساکەنە باسێکی تو بەسەر ئاەتەکانە تێپەڕی توانی هەروە بڕۆیت؟ توانیت؟ هەموو قوڕیش و هەموو کوفر کۆبوونەوە وتیان یا محەممەد ئینسیب لەنا ڕەبەک ئەی محەممەد خواکەتمان پێ بناسێنە زانی خوای تۆ چێیە بیناسین ئێمە 360 لات و عیزا و 360 CV 360 پرۆفایلیان هەیە هەر هەمویان لە ڕەوشەڵەکەەوە ئەزانین و ئازانسین بۆ چیە و ئیخساسەکەشیان نەزانین خواکەی تۆ چێ بۆ ئێمە لێ حاڵی نابین. خی گەورە فەرمی قل هو الله ئەحد بە کورتترین سوورە دوای کەوتەر جوابی دانەوە. ئەمە تعریفە بۆ یەک لە سەرسی قورئانە ئێمە چەند بەسەریا تێپەڕین الله الصەمەد پێویستمان بە خەڵکە ئەخ سەمەد پێویستی بە کەس نییە. سەمەد زاتێکی پتە و بۆشاییتیان نییە کە هەموو خەڵک پێداویستی خۆی ئەباتەوە لای ئەو. ئێمە ئێستاکەنە معقولە لەگەڵ ئەم سەمەدەیە مامەڵاکەین و پێویستمان بە غەیری سەمەدە کەواتە خەلەل هەیە خۆمان نابچینەوە. خی گەورە دینی خۆی پەک ناخە بەخۆ ئەبرام بە من بە تۆ بێتۆ بێ من ئەی کات دینی خۆی سەرەخا بەڵام بزانێت کەممان ئەم دینی سەرەخین ئەو ئاەتانە بخوێنەوە کە خی گەورە ناردوێتی هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب من ديارهم لأول الحشر ما ظننتم أن يخرجوا
وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا وقذف في قلوبهم الرعب يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الألباب ولولا أن كتب الله عليهم الجلاء لعذبهم في الدنيا. أو جيل دروز بيتوا كسيد قطب ناي بردن يفهموا جيل القرآني الفريد، جيل القرآن كسري لسر أمدانا سر أم قرآن لسر أم عقيدة سر أم بيرو باورة دانا خوشو استكان ئەگەر بە هەمووتان جیلێکی ئاواتان دروست نەکرد مەرکەزەکە داخن بچنەوە ماڵەوە. هەموو خولەفای ڕاشیدین قورئانیان لەبەر نەبوو، بەڵام ئەبوبەکر بوو ئەو کەڵە پیاوانە کەوتینەیان گەیشتە گیانە ئەو مەرحەلانە. ئێمەش ئەمڕۆ کابرا دایانەیت حافزێک کە دانیشە پارە بە قورئان پێیاکات لە ئێمە زۆر باشتر و چاکتری خوێنێتەوە. کاتەم قورئانە چی ئیسفادەیەکی کرد، چی ئیسفادەیەکی لێ کرا. ئەزانن لە قیامەتە ئاگر بەشی خۆشەکرێ باگر بە کافر و بەجوولەکە خۆش ناکرێت. هەموو خەڵک وەساوە لە ڕۆژی عەرەزاتە. ئەو خوایی کە ئەرز و ئاسمان و عەرش و کورسی و خەلایقی هەمووی دروست کردووە بۆ عەزەمەتی خۆیەوە. هەموو ئاسمانەکان ئاوا پێچێتەوە، ئاو ئاسمانانی حەوتم لە یەکەوە تا ئەخیر کە تا ئینسان بمێنێت تیشکی بۆ هەڵا ناگاتە ئەو سەری، ناگاتە ئەو سەری ئاسمانی دنیا. چجا ئێوە هەرحوە ئاسمانەکە خوای گەورە فەرمێ یەومە نەطوی السەماء کەطەیی سجلی للکتب. ئەو ڕۆژی ئاسمانەکان ئاوا کتێبێکی کراوایە پێچینە لەلای ڕاستی پەروەردگارە بێ. ئەم خوایە حکمی ئینسانەکانەکات، یەکێ لە ئێوە بانگەکات، یەکێ لە ئێمە بانگەکات. بۆچی وتارتەیە؟ بۆچی قورئان دەخوێن؟ وەلای خوایە هەموو مناڵێک، هەموو عوتڵێک، هەموو کاتێک شەو ڕۆژم خستبۆسە بە ئۆنلاینیش بەس خەڵکم فێری کتێبەکەی تۆ کرد. چاوەڕێی چیت؟ خۆشەوەنە عەبدوڵاحی بۆ وتارت هەیە بۆ خستەوە بۆ خەڵکە کرد. وەڵا خوایە چی دەرگای خێر بوو لێمەیە بەس تۆ لێم ڕازی بیت. کلیمەیەکی زۆر ناخۆش بەڕێوە قالە کەدەبت. لە دنیایە بەرپرسی لە قێ بوویت و بەرپرسی شارێ بوویت و سنگەوە بە سنگەوە بۆ گیرا و خۆ بە شتێ زانی و ئامادەنە بۆ کەس نەسیحەتێک کا و ڕخنەیەکە لێ بگرێ و خۆ بە مامۆستای هەموویان ئێستا لەبەر چاوی هەموو قوتابیەکانە پێێتەوە تێ کەدەبت. ليقال قارئ فقط قيل. بوتيان ما شاء الله خونا ما شاء الله سير دنگك سير تجويدك سير قراءتك بحوز ما شاء الله عليه بلبلة بحوز ما نخونا فقط قيل. بوتيان بلا اما شيء اما ئەو کەسەیە کە یەکەم کەس ئاگری پێ خۆشەکرێت. پەناگرم بەخوا دوای ئەم هەموو ڕەنجە، دوای ئەم هەموو ماندووبوونە، دوای ئەم هەموو سواڵە، دوای ئەم هەموو شەو نخوونیە، دوای ئەم هەموو مامۆستایە سەرنجاممان ئەوە بێت بۆ ئیبن جەوزی هەموو جارێ کە خەڵکی لێکۆ بۆ وتاری بۆ خەڵکەیە جارێ چوو لە پشت منبەرەکەەوە تێر بۆ خۆیە گریا ئەی بە من چییە گەرم هەموو خەڵکە بۆی قسەی منەوە بچنە باشتە و من بچمە جەهەنەمەوە چی بۆ منەکات؟ دوای بە خەڵکەکەی و خەڵکی نەتخوا ئەگەر لە بەهەشتانەتان بینم لە جەهەنەما بۆم بگەڕن بڵێ خوایە پیاوێ بوو بیری تۆیە خستینەوە، خوایە لەبەر ئەمە دەری کە لە جەهەنەما. سوبحان الله ئەوە لە خۆیە ترسا. ئێمە بڵین چی؟ بۆیە بەڕێزەکانم خۆشەویستەکانم بەڕاستی مەسئولیەتێکی گەورەیە. ئەمە کەلامی خوایە. بخوا من زۆر لە کەلامی خوا تێناگەم، زۆر عەجبێ کەشم تاوە نیە بەخوا لەوانەیە
قورئانتان بۆ بخوێن میساکەنە بڵێن کاکە وەڵی تۆ بەتەلەبێت ناشی ماڵەوە تۆ بەتەمای تازە قورئان فێر بیت بس بۆ خوایە کە سەیری ئەو خانە و کە سەیری ئەو جین و کە سەیری ئەو پەردانە و کە سەیری ئەو ئەندامانە ئەکەم کە خوا دروستی کردووە اینجا ئەزانم قورئان چەند عەزیمە بخوا بە عەقڵی خۆم تێناگەم هیچ حاڵیش نابێت ئەڵێم خالقی ئەم ئینسانە خالقی ئەم وردەکاریە هەر کلامەکەش هەری ئەوەیە هەرێ زاتەیە بڵێ جا حاڵیە بم ئێمە لەگەڵ چیا ماوەڵاکی وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر القورئان ئاسان نەکرایە هەر ئەسڵەن لێ حاڵی نەبوو بۆیە بەڕێزەکانم خۆشەویستەکانم بۆ بەرنتخوا من قابلیەتی ئەوە بە لە خۆمان شک نابم نەسیحەتی جەنابتان کە لێرە دانیشم بەڵام بخوا تەسکیرەیەکە بۆ من و بە ئێوەش ئەگاتان لە خۆتان بێ چوونەتە ژێربارێکی زۆر قرس شەکەتان زۆر قرسە خدا گرتوو دڵم چۆتن بەگشت شۆڕ و شەڕی عیشقا بە نەسی ئایە ئەفلاک و زەمین ئەمبارە ناکێشێ خوا برام ئاسمان و زەمین ئەمبارێکەوە چوونەتە ژێرباری نایکێشێ بە نۆشیجانی وەردەگرم پیاڵەی زەهری هەر نێشێ بە دەردی دڵ بچم گەربێ لە ئەمری تۆ دڵم بێشێ بۆم زانی لە باخە چقلی گوڵ هەڵچەقیە دامێنی کە لێرە دڵ لە سینەمدا برینی نەشتەری دێشێ شکریار ئیزنی دام هەم گریەکەم هەم قوڕ بەسەرداکەم بەجارێ شاهی من بەڕ و بەحری بەخشی بە دەروێشێ لەوێ مەیدانی عیشقا کلکە ڕێوی ڕیشی تۆ زاهید چ بێ قەدری گەر شێری بێتێ کلکی ڕاکێشێ خدا گرتوو دڵم چۆتن بەگشت شۆڕ و شەڕی عیشقا بە نەسی ئایە ئەفلاک و زەمین ئەمبارە ناکێشێ بەڵێ بە نەسی ئایە ئەفلاک و زەمین ئەمبارە ناکێشێ ئێمە چوینەتە ژێرباری بێ خۆشەویستەکانم هیوادارم ئینشاءڵڵا بتوانین جارێکی تر مراجعەی خۆمان بکەین جارێکی تر قورئان بخەینەوە سەر مائیدەی خۆمان بکەینەوە بەزاد جارێکی تر جیلێکی پێ دروستکەین جارێکی تر پەیامی خوایی کە ئاخر پەیامی ئاسمانی دەستکاری نەکراوە بۆ سەر بەشەریەت تا ڕۆژی دوایی جارێکی تر بە شێوازێکی تر بە دڵێکی تر بە هەستێکی تر بە ورەیەکی تر بە نیەتێکی تر بچریکەین بەجۆی خەڵکە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته